بۆیە زۆر کات ئەوترێ باشە مسلمانان چۆن ئەتوانن لەگەڵ ئەم مەوجەی پێشکەوتنە بچن بەڕێوە، چۆن ئیسلام ئەمڕۆ یەکەمین دینەکە لە هەموو جیهانە ڕۆژ بە ڕۆژ گەشە زیاتر ئەکا بەهێزتر ئەبێ، کام شوێنە عیلم تایە زۆرتر ئەبێ ئیسلام زیاتر پێی خۆی تیادا ئەکوتێت، چکە هۆکارەکە ئەمەیە چەندێ معریفەتی خوا لەسەر زەویە زیاد کە ئەوەندە زیاتر عەقیدەی ئیسلامیدا ئەمەزرێ. بۆیە عیلم بۆ کوێ ئەڕوا با بڕوا، نهایەتی عیلم گەیشتنە بە خوا جەل جەلالو. بۆیە زانایان هەمیشە یعنی ئێستا مەگەر دیراسەیەکی ورد بکەین بزانین مێژووی ئومەتی ئیسلامی چی کردووە کە ئەبینی هەموو سەردەمێک کۆمەڵی زانای زۆر بەرز لە زانستی طبە، لە فەلەکیاتە، لە هەموو شتەکانە کاتێک کە ڕۆچوون عەقیدەی خەڵکی مسلمان زۆر بەرز بووەتەوە. ئێستاش ئەو هەیە بەردەوام تۆ ئەبینی یعنی ڕۆژێک لە ڕۆژان ئێمە ئەلمانی و با بڵێن شیوعەکان بەتایبەتی لەو زەمانانە کە لە هەشتاکانە یان چۆن ئەبێ مەلەکول مەوت لە یەک لەحظە گیانی ئەم هەموو خەڵکە بکێشێ، چۆن ئەتوانێ. بەڵام ئێستا ئێمە توانین بە یەک پلاکی بەسیط کارەبای شارێ بکوژێنەوە. سیرەکە عیلم وای کردو ئێستا زۆر بە ئاسانی توانین جوابی بدەیتەوە، لەوەچێ لە هەشتاکانە تۆزە بە زەحمەتترمان توانێت جوابیان بدەینەوە. دەیان قەزەی تر جاران لە مەسەلەی قەزا و قەدەرە نمونەمان بۆ کەسێک هێنایەوە کە مامۆسایەک ئەگەر بێت و تەڵەبەکەی لە ئەوەڵی ساڵەوە زیرەک بێ ئەزانێت دەرەچەیە دەرناچێت کابرا قەناعەتی نەکرد. ئێستا پێ ئەڵێن ئەو کەسەی کە یاری ئەتاری دروست کردووە کە تۆ ئەچیتە سەر ئەتاریەکە و خەریکە بی هەر یەکێک لە گەمەکان کە تۆ دەست پێ ئەەکەی ئەزانن نەتیجەی تۆ چی ئەبێ، بە شێوازی پەنجە جوڵانەکە تا تێ ئەگا تۆ کێی. ئێستا هەندێک دیراساتی نوێ هەیە ئەو ڕکلامانەی کە ئەکرێت یەتە سەر شاشەکەت ڕکلام بەهۆی پەنجەی تۆیەوە ئەکرێ. ئەگەر بزانێت پەنجەکە پەنجەی مناڵە یاری پێ ئەکا لەوێ ئەو ئەزانێت کە دای مەزراندووە ڕکلامە گەیانەکە بۆ مناڵ بشێ یان بۆ مناڵ نەشێ. هەندێک جار هەندێک کۆمپانیای خراپ هەن ئەگەر بزانێت کەسێکی گەورەی ڕکلامێکی تری بۆ ئەنێرێ. لەبەرەوە ئێستا سەیرەکەی کاتێک کە ئەمان علمی خوا جەل جەلالوو کە خۆی ئەم ئینسانی خەڵق کردووە مانای ئەمە نییە ئەو کەسێک کە خەڵقی کردووە یاری بەم کەسە ئەکا، نەخێر ئەم کەسە خۆی یاریەکە ئەکا، بەڵام ئەو کە دروستی کردووە ئەزانێ بەرەو کوێ ئەڕوا. ئەمانوت کاتێک کە لە قەزا و قەدەرە باسی مامۆسایەکمانە عەقڵ کەمتر مەسەلەن ئیستیعابی ئەوەیەکە، بەڵام ئەمڕۆ زیاتر ئیستیعابیەکە کە کاتێ باسی یاریەک لە یاریەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتەکان و با بڵێن ئەنتەرنێتەکەی نەک تۆڕە کۆمەڵایەتەکان زیاتر ئەنتەرنێت. دەی علم هەتا گەشەکە هەتا گەورەتر بێ عەقیدەی موسڵمان زیاتر دامەزراوە. ئەمە یاسایە کە بڕاوەتەوە هەتا وەکو زانست لە جیهانە سەرکەوێ مسلمانان زیاتر گەشە ئەکەن. لە کوێی جیهانە علم زۆرتر پێشکەوت زیاتر لەوێ مسلمان گەشە ئەکەن و بەهێزتر ئەبن.